السلام عليكم ورحمة الله وبركاته. وميدوارين لپروردگار بخاطر ناو جوانكاني بخاطر اسمي عظمي خوي عبادتي مانجي رمضاني فيروز لهم ولايكمان وربقري وججن بكات معي خير وشادي بهم ولايكمان ولا قناحي هم ولايكمان خوش ببي اللهم آمين. مسلمان عزيز كان أمرو كالروجيا باش ججن لخزمتي جنابتانا روجي هيني باس لوقت كين حزم كد باسي كاريك بكين للروجاني ججن دا إنساني إيماندار يان بم روجانا بدوايا دروات هر ناوي دنن ججن مسلمانان چونکە سێرەکەی لە ڕۆژانی جەژندا فریا ناکەون ئەو ئەرکە جوانانە جێبەجێ بکەن لە ڕۆژانی پاش ئەوە وەک عرف و عادەتێک کەوا جێبەجێی دەکەن لە ڕۆژانی جەژندا ئەنجامیان داوە لەگەڵ جەژندا بەڵام خۆی شەرعیە. ئێمە لە ئینی ئیسلامی پیرۆزدا دوو جەژنمانەیە، جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان. ئەگە تەماشا بکەین جەژنی ڕەمەزانمان یەک ڕۆژە بەڵام جەژنی قوربانمان 4 ڕۆژە. لە جەژنی ڕەمەزاندا ئیمانداران و مسلمانان دڵیان پێخۆشە بەو جەژنە چونکە عیبادەتێک و تاقیکردنەوەیەکیان لە پێشدا بووە، سەرکەوتونیان هێناوە و توانیانە فەرمانەکانی خوا بە جوانی جێبەجێ بکەن. لە جەژندا خۆشی دەردەبڕن. ئیسلام بەردەوام لەگەڵ خۆشیەکایە بەڵام لە سنوورەکەی خۆیدا کە دیاری بوو کردووە. لە ئاینی ئیسلامی پیرۆزدا خوای گەورە جل جلاله ئاماژەی دەکا بۆمان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەچی دڵخۆش بووە، بەچی خۆشبەخت بووە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم، یعنی چی کارێک کراوە پێغەمبەری خوا پێی خۆش بوو. ئەتەماشای قورئان بکەین ئیمانداران، بچینە خزمەتی قورئان، کەلامەکەی خوا لاپەڕەکانی هەڵدەینەوە. خوای گەورە باسی خۆشیمان بۆ ئەکا. ئەبێ ئێمەی مسلمان و ئێمەی ئیماندار بەچیوە خۆشی بکەین و بەچیوە خۆشی دەرببڕین. أعوذ بالله من الشيطان الرجيم قل بفضل الله وبرحمته. ئەگە تەماشا بکەین پەروەردگار پێمان ئەڵێ خۆشبەخت بن یان خۆشی دەربڕن. بفضل الله ئەیوتیانە عولەمایان و زانایان فەرمویانە بە ئیسلام، ئەمجا بڕەحمەتی بە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم، یان بەڕەحمەتی خوای پەروەردگار. ئەمانە مفەسیران ئەمەیان هەڵگرتووە. ئەم ئیسلامە شیرینە نەبێ نعمەت هەرە گەوری لەسەر من و تۆ ئەم ئیسلامە شیرینەیە. ئەو کەسانەی کە مسلمان نین، ئەو کەسانەی کە ئیماندار نین، ئەو کەسانەی داخڵی ئیسلام نەبوونە ئەزانن ئیسلام چەنە شیرینە. ئێمە لە دایک بووینە بە مسلمانی، دایک و باوکمان مسلمان بووە، هەر بە مناڵی بە عادەتی نوێژمان کردو و ڕۆژومان گردا تا گەورە بووین. گەورەیش مسلمان بووین. لەزەت و تامی ئیسلامەتی وەک ئەو لەزەت و تامی ئیسلامەتی ئەو کەسانە نین کەوا لە بیدایە مسلمانە و دوای مسلمان دەبنەوە. ئیمانیا ئەوان بە قووەترە هەتا لەوەی ئیمانی من و تۆ، چونکە ئەوان ناخۆشیان بینیوە، غەیرە ئیسلامیان بینیوە، غەیرە مسلمانیان بینیوە، غەیرە ئیمانداریان بینیوە. بۆیە ئێستا لایەن زۆر شرینە ئیسلامەتی، لایەن زۆر شرینە ئیمانەتی، لایەن زۆر شرینە ئەم ئیسلامە پوختەیە. تەماشای ئەوروپا بکە، ئەوانەی کە مسلمانە بن چەنێ حەریسن بۆ ئەم دینە، چەنێ بە ئیمانێکی بە قووەتەوە ئەگەڕێنەوە. تەماشایکەی چەنێ لەوەیە من و تۆ تەعەجوبمان بێ ئەم پیاوە بۆ واکە خۆی ئێمەش مسلمانین چەندێکە، بەڵام ئیسلامەتی و دینداری ئەو جیاوازترە، چونکە ئەو لە تاریکی و هاتۆ بڕووناکی، ئەو لە نەفامی وە دوو لە ڕووجەنابتان. نەفامی ئەوەی قەزمان ئیسلامە، نەکوا خوانەکا بێ ئەقڵ. نەفامی ئەوەی مسلمانەتی نەبینیوە، کاتێ دێتە سەر ئەم سفری ئەم ئیسلامە، ئەم دینە ئەبینێ، ئەم ئیسلامە شرینە ئەبینێ، ئەکەوێتە ژیانێکی تر، ئەکەوێتە بەختەوەرێکی تر. ئەوەی من و تۆ ژمعەکان کۆ دەکاتەوە گەورەی ئیسلامە. ئەو جەژنەی کە دانرا و واجبی کردو هەمووی لەسەرمان ئەو ئیسلامەیە. ئەگە ئیسلامەکەی لێ بکەیتەوە چی ئەمێنێتەوە؟ هەمووی دەڕوا. ئەو کاتە کەس ناناسێ، کەس ناچێ بەلای یەکە، کەس سڵاو لە یەک ناکە، کەس یارمەتیکە یەک نادا، ماڵی خوا نامێنێ. هەر مرۆڤێ ئەبێتە ئەوەی مەسلەحەتی خۆی، ئەوەی لە ژیانی خۆیدا چاکە و باشە بێ، ئیتر باکی نییە بە هەموو دنیاوە. بەڵام ئەوەی ئیسلام هاتووە ژیانی ڕێخستەتەوە و تێتێ بێ غەمی خۆت بێ، غەمی خەڵکی بێ. ئەوەی ئیسلامە پێت ئەڵێ غەمی خۆت بێ، غەمی دراوسێکت بێ. ئەوەی ئیسلامە پێت ئەڵێ باوکو دایکت لێ ڕازی نەبێ باش نابینی. ئەوەی ئیسلامە ئەو ئەرکە جوانانەی هەمووی داوەتە من و تۆ. فەزلی ئەو ئیسلامە شیرینەیە، ئەو ئیسلامە گەورەیە. ئێمە بزانین کە دینداری ئەکەین، ئیسلامەتی ئەکەین،
بەڵام بەڕاستی بیکەین ئەو کاتە ئێمە ئەزانین هاین لە چی نیعمەتک و بەختەوەریەکایە. بەڵام ئەگە ئیسلامەکەی لێکەیتەوە بۆیە خوای گەورە فەرمێ خۆشی دەربڕن بەم ئیسلامە شیرینە، بەم ئیمانە کە خواد ناسیوە. ئێستاش لە زمانی من و تۆدا وڵات هەیە خوا ناناسێ، علمی گەیەتە هەموو دنیا، لە حەوتەبەقەی ئاسمان لەوەی علمی هەبێ، هەموو دنیا سێردەمێکە لە علما، بەڵام لە ئیسلامەتی و لە خوایەتیە دوای گشتی کەوتووە. سێرەکەی گیان لەبەرێ حەیوانێ ئەپرستێ، خواکەی خۆی نەدۆزیێتەوە تا ئیستاکە. بەڵام شکر بۆ خوا من و تۆ خواکەی خۆمان دۆزیێتەوە. ئەزانین عیبادەت چیەکەین، ئەزانین خوامان کێ، ئەزانین کێ ئێمەی دروست کردو، ئەزانین بۆچی هاتووین، ئەزانین بۆچی دەڕۆین، ئەزانین چی دەکەین و ئەزانین چی کۆ ئەەکەینەوە و چیش دەبین بۆ قیامەتمان. ئەمە ئینسانی مسلمان ئەبێ دڵی بەمە خۆش بێ. ئەمە بگشت دەستی گشت کەسێ ناکەوێ، گشت کەسێ ئەمە سەباتی پێ نابەخشێ خوای گەورە کە بەردەوام بێ لەسەر ئەو ئیستقامەیە بێ و بەردەوام بێ لەسەر ئەو ئیسلامەتی و دینداریە. ئەگە تەماشاشکەین خوای پەروەردگار لە ئایەتێکی تردا دەفەرمێ ويومئذ يفرح المؤمنون بنصر الله ينصر من يشاء وهو العزيز الرحيم. ئەگە تەماشاکەین پەروەردگارە فەرمێ ئەو ڕۆژەی کەوا مسلمانان دڵخۆشە بن. جا مسلمانان دوو کات دڵخۆشە بن، بەڵام زۆرینەی قیامەتە، زۆرینەی ئیمانداران زۆری لە قیامەتە. ئیمانداران دڵخۆشە بن لە دنیادا. چی کاتێ؟ ئەو کاتەیە بینن خۆشی مسلمانانە، خۆشی ئیماندارانە، خۆشی براکان و خوشکان و هەموو کەسێکی کە ئیماندارە لەسەر دینەکەی ها لە خۆشبەختی ئەمش پێی خۆشە. بەڵام ئەگەروانە بوو ئەو کاتان پێی خۆش نییە، ئەبینی حەزینە. چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئیماندار وەک برای ئیماندار ئاوایە، بۆشایی نییە لە بین دەستا. هەمووی ئەگەر شوێنێکی ئازارکە وەک جەستەیەکی کامل وایە مسلمان. هەر مسلمانێ ئازارێکی بی لە شوێنێ تۆش ئازارت پێگا. ئەگەر ئازاری جەستەیی نەبێ ئازاری ڕوحیە. تەماشاکەی لە دڵەوە پێت ناخۆشە، ئازارت دەدا، پێت ناخۆشە. چونکە بۆ تو ئەزانی ئەمە واجبێکی خواییە لەسەر من و تۆ ئیماندارە بێ برات بێ. ئیتر هەرچی نییە، چی زبانێکە، چی قەومێکە، کورتە بچووکە، ناشرینە، جوانە، چی وڵاتێکە بەچی زبانی قسەکە، ئیسلام ئەمە ناخوێنێتەوە. ئیسلام پێتەڵێ ئەوەی ئیماندار بوو مسلمان و براتە. ئیتر لە هەر کوێ بێ ئیمانداری ڕاستەقینە ئاوا تەماشاکە، نەکوا غەیری ئەمە بێ، نا ئەوە بێ مراجعی ئیمانەکە و ئیسلامەکەی خۆی بکە. هەرچی کاتێ ئیماندار مسلمان سەرکەوتوو بوو لە دنیادا ئەمش دەست دێنێتە سەریا وەڵاڵێ ئەو خەی ئەبینێ مسلمانان دڵیان خۆشە، مسلمانان هان لە خۆشبەختیە. بەڵام ئەوانەی وانین ئەوە منافقن، خوا دوورمان کاتێوە لیان. ئەوانە دووڕۆن، چونکە مسلمانی ڕاستەقینە نین. ئەوە مسلمانێکی هاکەزاییە، جزئیە، گشتی ئیسلامی شمل نەکردە لە خۆیدا. ئەو کاتە ئەم کەسە ئیسلامێکی تەواو نییە، لە خۆیدا بەردەستەی نەکردووە و ئیمانێکشی بەرجەستە نەکردووە لە خۆیدا. ئەبێ ئینسانی ئیماندار و مسلمانی ڕاستەقینە پێی خۆش بێ ئەوەی بۆ خۆی بێ و بۆ مسلمانانش بێ، ئەوەیشی ناخۆشی بێ لە خۆی دوورکەوێتەوە و بۆ مسلمانانش دوورکەوێتەوە. ئەفەرمێ خوای پەروەردگار پێیان خۆشە ئیمانداران کاتێ مسلمانان سەرەکەون لە هەرچی شوێنێکدا بێ. خوای گەورە عەزیزە و ڕەحیمە. ئەگە تەماشاکەین پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم ئەچینە خزمەتی رسول الله صلی الله علیه وسلم. لەو مەشهەدانەی پێغەمبەری خوا لە چی شوێنێکا زیاتر دڵی خۆش بووە؟ قەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێتان بڵێم و موژدەتان پێ بڵێم بۆ شتی دنیا قەت دڵی پێخۆش نەبووە. بۆ دنیا قەت پێغەمبەری خوا فرە دڵی پێخۆش نەکردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵ دەرەچێ، ئەچێ بۆ ماڵ دراوسەیەک یان نێزگێکی خۆی، لەوێ دانیشێ، ئەبێ منداڵێک، منداڵە بڵێن گەنجە، فرە منداڵ نییە، باڵغ بووە، ئیسلامەتی لەسەر فەرز بووە، بەڵام ئەم ماڵە مسلمان نین، یەهودین، دانیشێ لای سەری ئەم گەنجە، ئەم لاوە، پێی ئەڵێ ئەزانێ کاتەکەی مناسب نییە، لە دنیا دەرەچێ و دەڕوا، نیشانەکانی دیارە، ئەجەلی هاتووە. پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بەردەوام سیفەتی وا بووە، ڕەحمەت بووە بۆ ئیمانداران، بۆ غەیرە ئیمانداران، لە هەر کوێ بووە، لە هەر چیش لە فەرمایشتەکانشی وەردەگرین هەتا قیامەت هەر ڕەحمەت بووە. دانیشە و داوایەکێ لەم گەنجە، لەم لاوە
دەڵێ مسلمان بە ئیمان بێنە بەو خوایی کە دروستی کردووە بە من کە خوای گەورە پەیامی بۆ ناردووم کە بوومەتە پێغەمبەر ئەبێ ئیمانم پێ بێننێەوە خوای گەورە منی هەڵبژاردووە تەماشاکە ئەم مناڵە جارجار سێری باوکەیەکا و ئیزنی باوکەیەوێ ئیزنی باوکی وەردەگرێ بزان ئایا ڕازی دەبێ ڕازی نابێ چەند جارێ پێغەمبەری نازدار صلی الله علیه پێی دەڵێ و تەماشای باوکی دەکا ئەم گەنجە ئەم لاوە باوکشی لە دو سێ جاردا ئەوەڵە بیدایەدا بڵین بڕیار نادا لە کۆتاییدا بڕیارەدا کە مسلمان بێ کاتێ مسلمانە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەمچاوی ئەگەشێتەوە زۆر پێی خۆشە هەڵدەسێ دوای ئەوەیش کە شایەتمان دێنێ ئەم گەنجە ئیماندارە بێ و مسلمانە بێ بە مسلمانی دەڕوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵەستێ و لە بەردەم دەرگاکەیانە دەست بەرزەکات و دەستی مبارەکی دەڵێ خودایە لێت بەزیاو بێ کە من کەسێکم لە ئاگری دۆزەخ نەجاتدا و بووە مسلمان ئەمە یەکێکە لەوانە هەر کاتێ تۆ کەسێک لەسەر دەستی تۆ سنەتێ فێر بوو لەسەر دەستی تۆ نوێژی ناکرد نوێژ فێر بوو ڕۆژووی گرت هەر چاکەیەکی تری کرد ئەمە دڵخۆشکەری تۆیە ئەبێ بزانی ئەم کارەی کە تۆ کردوتە هین پێغەمبەرانە پێغەمبەرانەمایان کردووە لەم زەمانەدا و لە ئێستادا کۆمەڵی خەڵکمانەیە لەم ڕەمەزانە گەڕاوەتەوە مسلمان بووە یان نەتوانی مسلمان بووە بەڵام شەیتان خەڵەتاندوویەتی کەمتەرخەم بووە لە نوێژ و ڕۆژ و عیبادەت سوپاس بۆ خوا گەڕاوەتەوە ئەبێ بزانن ئێستا ئەوان خۆشەویستی خوان خۆشەویستی پێغەمبەرن و ئەو کەسانەیشی کە سەبەب بوون هۆکار بوون ئەوانش خۆشەویستی خوا و پێغەمبەرن چونکە ئەرکێکیان کردووە خوا پێی خۆشە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم پێی خۆشە ئەگە تەماشا بکەین لە ژیانی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم بچینەوە بۆ غەزای تەبوک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ یەکێ لە ئەسحاب و یاوەران لەو ڕۆژەدا تەوبە دەکا و دەگەڕێتەوە ئەوش ناوی کەعبە کاتێ کەعب دەگەڕێتەوە مسلمان دەبێ مسلمان نەبووە لە هەتاو غەزوە لەو غەزوە مسلمان دەبێ پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم زۆر پێی خۆشە پێی ئەفەرمێ ئەی کەعب چاک بزانە وەک هیچ ڕۆژێک نییە وەک ئەمڕۆ کاتێ وەصفی پێغەمبەرەکەن بۆمان صلی الله علیه وسلم ئەڵێن پێغەمبەری خوا دەمچاوی زۆر گەشە بووە یعنی زۆر موژدادەر بووە زۆر پێی خۆش بووە کارەکە کە ئەم سەحابەیە ئەم پیاوە کە ئەوێتە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو غەزوەدا مسلمان دەبێ و پێیشی دەڵێ ئەی کەعب هیچ ڕۆژێک نییە وەک ئەو ڕۆژەی کە لەدایک بووی لە ژیان تا ئەو ڕۆژەی هاتووە وەک ئەمڕۆ بێ ببینی پێغەمبەری خوا پێی خۆش بێ هیچ ڕۆژێ نییە ئەممەنە دڵی خۆش بووە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم یعنی پێغەمبەری خوا دڵی خۆش بووە بە ئیسلامەتی حەزی کردووە دینداری و ئیسلامەتی و ئەمەی کە خوا نازڵی کردووە بۆ پێغەمبەر بڵاو بێتەوە فرەغەمی دنیای نەبووە فرەغەمی پارەی نەبووە فرەغەمی ژیانی خۆشی نەبووە عەکسی ئێمە بووە سەحابە عەکسی ئێمە بووە وەک ئێمە نەبووە هەڵپەی دنیا بکا بەس دنیای لەبەرچاو بێ و تەواو ئێمە ناڵێن دەست لە دنیا هەڵگرە دەست لە دنیا بگرە بەڵام بۆ قیامەت بیگرە دنیا کۆکەرەوە بۆ قیامەت دنیا کۆکەرەوە بۆ خۆشبەختی خۆت ئەگە تۆ لە دنیادا کۆی کەیتەوە سەدەقە بکەی خوات پارێزی هەزاران نەخۆشی ئەگە تۆ عیبادەت کەی جەستە ساغ دەبێ هەموو ئەرکەکانی تر کە تۆ حەج دەکەی پاک دەبیتەوە لە گوناح کە تۆ یارمەتی هەژار و نەدارە دەی باشترین کەسی لای خوا کاتێ دەچی بۆ ماڵ هەژارێک کە یارمەتی دەدەی ئەوە تۆ کەسێکی دڵی مسلمانان خۆشەکەی خوا دڵت خۆش دەکا خوا دڵی ماڵ و مناڵت خۆش دەکا ئەتپارێزیە لە خراپە کاتێ ماڵی خوا ئاوەدانەکەیت و خوا ماڵت ئاوەدانەکاتەوە کاتێ ماڵی قەبرەکەت ئاوەدانەکاتەوە مردوەکانت ئیسراحە دەکەن کاتێ خێریان بۆ دەنێری ئەمە ئیسلام گشتی فێری کردوون واتە ئیسلامەتی یعنی ژیان ئەوانەی کە دەڵێن ئیسلامەتی جیابکەرەوە لە ژیان هەڵەیان کرد هەڵەیان وتووە هەڵەش دەڵێن ئەگە ئیسلامەتی لە چوارچێوەی مزگەوتێک بوو چوار دنگابێ ئەو ئیسلامەتیە ئەوە نییە کە خوا و پێغەمبەر گەرەیکێتی ئەگەم ئیسلامە نەچێتە دەرەوە ڕەحمەت نەبێ بۆ خەڵک کام ئیسلامە کام دینە دین نییە لە چوارچێوەی چوار بلۆکە عیبادەتکەین ئێمە بەنی ئیسرائیل نین ئەوە دینی بەنی ئیسرائیل بوو ئەچون بۆ کەهفەکان ئەچون لە شوێنێکا کەس نامبینێ عیبادەت بکەن دینی ئێمە دینی ئیسلام دینی مسلمانان دینی جەنابتان
دینی بەختەوەریە، دینی سەعادەتە، دینی خۆشبەختیە. خۆشبەختی دنیا پاشانش قیامەت. ئەبێ ئینسانی ئیماندار و بڕوادار بزانێت. سێم مەشهەد لە مەشهەدەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرایەتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا کەی قیامەت دێ؟ پێغەمبەری نازداش صلی الله علیه وسلم فەرمووی بەم سەحابەی فەرموو چیت ئامادە کردووە بۆ قیامەت؟ ئەوش فەرمووی ئەی پێغەمبەری خوا بەخوا شتێکی وان نییە دڵم پێخۆش بێ، بەس کە ئەوەی دڵم پێخۆشە حەزەکەم لە قیامەتا لەگەڵ توا بم، لە تو جودا نەبمەوە، لە تو جیا نەبمەوە، بینمان زۆر نەبێ. پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم فەرمووی پێی چاک بزانە تۆ کێت خۆشگەرەکە لە دنیادا های لەگەڵەوە. ئەمە قیاسە لەسەر هەمومان. دڵی ئێمە کێ خۆشەویستە لامان؟ دڵی ئێمە کێ خۆشەویستە؟ ئایا پێغەمبەر لە هەموو کەسێک خۆشەویستترە؟ ئەگەر وایە خۆت حاضر کە بۆ ژێر ئاڵا و پەرداخی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەژێر ئاڵای ئەوە حەشر دەکری و دەڕووی. ئەگە کەسێکی تر لە دڵتایە، هەر کەسێ شەخص بێ، مادە بێ، حەوەی کە لە دنیادا هەیە، ئەوە خۆت ئامادە بکە لەگەڵەوە حەشر دەکری. ئەمە پێغەمبەری خوا پەیامێکە بۆ هەمومان ئەینێرێ. کێت خۆشگەرەک لەگەڵەوای سێری دەوروبەرەکەت کە. دەوروبەرەکەت ئەهلی ئیمانن، ئەهلی ئیسلامن، خوا ناسن، ڕوو لە خوان، دڵت خۆش بێ. ئەگەر ئەمە نین وریای خۆت بە، فریای خۆتکەوە، فریای خۆتکەوە هەتا قیامەت نهاتووە، چونکە لە قیامەتدا هەر لەگەڵەمانە حەشر دەکرێیتەوە. کێ ڕەفیقت بوو، کێ هاوڵت بوو، کێ هاوتات بوو لەگەڵەوانایی. ئەبێ بزانی کێ لە دنیادا دەکەیتە ڕەفیقی خۆت، چونکە با لە قیامەتە شەرمەزاری دەرنەبڕی لەو ڕۆژەدا ئیسفادەی نییە. بۆیە پێغەمبەری خوا پێمان ئەڵێ کەواتە لەم سێیانەدا کە مەشەدی پێغەمبەرە و قورئانیش پێمان ئەڵێ دڵمان خۆش بێ. ئێمەی موسڵمان سی ڕۆی بە ڕۆژین دڵمان خۆشە بەوەی کە کردومانە، چونکە خوایەکمانە زۆر میهرەبانترە لەوەی ئێمە کردومانە بووی، نەک بەوەی کە کردومانە. ئەوەی کە کردومانە بەردەوام پیاوچاکان وتیانە چاکە بکەن، بەڵام فرە دڵتان بە چاکەکە خۆش نەبێ. دڵتان بەچی خۆش بێ؟ بەوە خۆش بێ کە بۆ کێیکەن؟ بۆ ذاتی ئەڵڵا. ئەوەی کە بۆی دەکەن چۆنە؟ چەنێ فراوانی هەیە، چەنێ میهرەبانی هەیە. خوای گەورە فەرمێ بەندەکانم لە حەدیثی قودسیاتە هەموو دنیا تاوانی تۆ بێ، ئەم دنیایە کوڕەی ئەرضی هەمووی تاوانی تۆ بێ، بەرەو ئاسمان بەرز بێتەوە، حەوتە بەقەی ئاسمان داگیر بکە، بە گوناحی تۆ بەرز بێتەوە. ئەی بەندەکەم بگەڕێیتەوە بۆ لام، هیچ باکم نییە لێت خۆشە بم. بەڕاستەقینە بگەڕێیتەوە، هیچ باکم نییە لێت خۆشە بم. ئێمە دڵمان بەمانە زۆر خۆشە و جەژنش ئەمەمان پێڵێ خەڵاتی خواییە، سی ڕۆی بە ڕۆژوو بووین، دڵمان زۆر خۆشە چونکە مسلمانین، چونکە ئیماندارین ئینشاءالله، چونکە چاوەڕووی پاداشتی دنیاین، خوا بمان داتەوە لە قیامەت، و چاوەڕێی سەعادەتی دنیایشین، خوای گەورە ژیانمان بۆ خۆشکە، و چاوەڕێی ئەوەیشین لە قیامەتە و لە قەبردا ئەو چاکانە کردومانە خوای گەورە قەبرەکانمان کاتە باخێ لە باخەکانی باش، و چاوەڕێی ئەوەیشین لە ساحەی مەحشەردا خوا ئەرحەم الراحیمینە تەماشامان دەکا، گوناحەکانمانی هەمووی سڕیەتە و چاکەکانمان زیاد دەکا و دووقات و سێقات دەکا. و لە ڕۆژی حیسابشا چاوەڕێین ئەو کتابە بدرێتە دەستمان ڕاستەوە ئینشاءالله، بەڵام بەردەوام بین، کۆڵ نەدەین هەتا ئەو ڕۆژەیە گەینە لیقای خوا. و چاوەڕێی ئەوەیشین ئینشاءالله هەمومان لە دنیادا پێغەمبەری خوا دوو موژدەی پێداین، هەموو ئێوارەیە بینیمان بە چاو خۆمان، چەنە دڵمان خۆشە بوو، خوورماکەمانە ناوە دەممان، ئاومان دەخواردەوە، سوکنایی هات بۆ دڵمان، نامانزانی 15 ساعتین بە ڕۆژوویان نا، وامانزانی دەقەیەک. ئەمە خۆشی خوایە خستێتە دڵمان، بەڵام خۆشی دووەم و گەورە ماوە هەمومان ئینشاءالله بە ئیزنی خوا لە بەهشتا کۆ دەبین و بەدیداری خوای پەروەردگار شاد دەبین، خوای گەورە هەمومان شاد کاتەوە. إن الله وملائكته يصلون على النبي والذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. خوای گەورە ڕەحم بە مولایەتمان بکە، عاقبەت خێرمان بکە، لەشمان ساغ